هەر کەسێک دڵی خۆی بووە کردیەوە مەیفرۆشە. کابرا هاتۆ متمانەی بە تۆ بووە، دڵی خۆی بۆ تۆ کردوێتەوە، قەت مەیفرۆشە بەنایارەکانی. کەسێک نهێنی خۆی لادرکاندی، لە ناو دڵیا پڕ بووە، پێویستی بە کەسێکە خۆی خاڵی کاتەوە، تۆزێک دەرونی خۆی ئارام کاتەوە. نهێنی درکاندن ئەوەیە. هاتۆ تۆی لە ناو هەزاران خەڵکە، لە ناو خزمەکانیدا، لە ناو کەسەکانیدا، لە ناو هاوڕێ و ناسیاوەکانیدا، لە ناو دراوسێ و ئەوانەی کەوا هاوبەشی ژیان و کاری لەگەڵا دەکەن، هاوڕێی ڕێگانی، هاتۆ تۆی هەڵبژارد و نهێنی ژیانی خۆی بۆ باس کردی. ئەگەر دەتەوێت مەردایەتی بەدەستبێنی و جوامێری بەدەستبێنی، ئەبێ لە ناو سینەی خۆتا بیپارێزی، کەوتی ئەمە نهێنی بێ لای جەنابەت، تکایە بینی خۆمان بێ، ئەو بینی خۆمانە ئەبێ بەریتە قەبرەوە، چونکە ئەوە تازە متمانەی بە تۆ هەبوو، نابێت متمانەکەی بدۆڕێنی، نابێت نهێنەکەی ئاشکرا بکەیت. کەسێک خۆشەویستی لەگەڵ کەسێکە هەبوو، بە حرامی تازە توش بوو، کە هەمووی حرام ئەوانە، بەڵام کاتێک کە بەرامبەرەکە چوژنی هێنا، کچەکە چوو شووی کرد، ئەگەر زەڕەت جوامێری و مەردایەتی تێدا بمێنێ، تێدا بوو بێ، بە عمری خۆی جارێش کە ناوی ئەو کچە نابە، لە هیچ شوێنێک ناڵە ڕۆژگارێک من تەلەفۆنێکم لەگەڵی هەبووە، من ڕسمێکم لای بووە، من پەیوەندیەکم پێوەی بووە. ئەگەر غەدریشی لێ کرد بێ، ئەمە لە ناو سینەی خوا دێڵێتەوە، ئەڵێت جوامێریم ڕێگەم پێ نادا. تازە کەسێک کە بۆتە حەڵاڵی کەسێکی تر، ئێمە پەیوەندەکەمان بە حرامی بوو، بەڵام جوامێریم ڕێگەم نادات کاتێک ئەو هاوسەگیری کە من جارێک لە جاران ناوی بێنم، ناوی بزڕێنم، هەڕەشەی لێ بکەم، لای خەڵک باسی کەم. ئەگە کەسێک ئەم پەیوەندی درکانجە لەلایەن کوڕەکەەوە بێیان لای کچەکەەوە بێ، بزانت جوامێری تێدا نەماوە، و کەسێک کرد لە دوایەوە حەقوانی هاوسەگیری لەگەڵ بکات، چونکە ئەم ناجوامێرە ڕێزمە بۆ ڕووی جەنابەتان دوو لە ڕوویەوە، ئەوە دیسانەوە دەتوانێت خیارت بە بەرامبەرەکەی بکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ نیشانی پیاوی جوامێر، ئافرەتی جوامێر، ئینسانی مرد ئەوەیە: ئەدی الئەمانەتە ئیلا من ئیتەمەنەک وەلا تەخون من خانەک. کەسێک ئەمانەتی لە لای دانای، ئەمانەتی پارە بێ، ئەمانەتی قسە بێ، ئەمانەتی سڕی ناو دڵی خۆی و پیشەکەی بێ، بیپارێزە. کەسێک خیانەتی بەرامبەر کردی، بە خیانەت وەڵامی مەدەوە. ئەوە نیشانەی جوامێری تۆ لەوێدا دەردەکەوێت.